حتى ئەم پشتە خۆ قایم نەکەین، حتى ئەم ڕێکت خۆ بە نەکەین. بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکی هەرێم هەر کەسێک بێت بۆی هەبووە بۆ 2 خول سەرۆک بێت کە خولی یەکەم لە پەرلەمانەوە و خولی دووەم بەڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردرێت کە بۆ ئەم مەبەستەش بارزانی وەک سەرۆکی هەرێم لە دوای یەکگرتنەوەی دوو ئیدارەیی لە ساڵی 2005 لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردراو. دواتریش بۆ خولێکی تر بارزانی لەلایەن خەڵکەوە لە هەڵبژاردنەکەی ساڵی 2009 بۆ خولی دووەم وەک سەرۆکی هەرێم هەڵبژێردرا. بارزانی ساڵی 2013 هەردوو خولی سەرۆکایەتەکەی تەواو کرد کە یاسا ڕێی پێدا بوو و خودی یەکێتی و پارتی ئەو یاسایان دانابوو و لە پەرلەمان دەنگیان لەسەردا. بەڵام لە ساڵی 2013 لەبەرەوەی لە یاساکەدا هاتبوو کە سەرۆک تەنها دەتوانێت 2 خول سەرۆک بێت و ویلایەتی هەر خولێکیشی 4 ساڵە ئەوە یەکێتی و پارتی پەنایان برد بۆ ڕێگایەکی تر، ئەویش ڕێگای درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی بارزانی بوو بۆ 2 ساڵی تر بێ ئەوەی لەو کاتەدا ڕای خەڵکی وەربگرن و بێ هەڵبژاردن و بێ ئەوەی کاندیدی تر هەبێت لە پەرلەماندا، بەڵکو تەنها لەلایەن پەرلەمانتارانی یەکێتی و پارتی لە ناوهۆڵی پەرلەماندا ویلایەتی سەرۆکیان بۆ 2 ساڵی تر درێژ کردەوە. بارزانی تا 19 ئابی 2015 بووەوە بە سەرۆکی هەرێم. بەڵام بەپێی ئەو یاسایی ساڵی 2013 کە بە یاساکەی سی حوزەیران ناسراوە، بارزانی بۆی نییە جارێکی تر ببێتەوە بە سەرۆک و ویلایەتەکەی یارای درێژکردنەوە نییە. ئێستا و پاش تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە بەسەر تەوابوونی ویلایەتی بارزانی، پارتی و هەروەها خودی بارزانی داوای بڕیاردانی گەل دەکەن. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا گەل دەتوانێت بڕیار بدات لە ئێستادا؟ بەپێی لێدوانەکانی بەرپرسانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم، ئەوە لە ئێستادا کۆمیسیۆن ناتوانێت هیچ جۆرە هەڵبژاردن یان ڕاپرسیەک ئەنجام بدات، چونکە کۆمیسیۆن تا ئێستا نەکارمەند، ناخولی ڕاهێنان و نەئامێر و پێداویستی لۆجستی پێویستی نییە. ئەیکەواتە چۆن گەل دەتوانێت لە ئێستادا بڕیار بدات لە کاتێکدا لە هەرێمدا ناتوانرێت ڕاپرسی ئەنجام بدرێت؟ ڕکابەرانی پارتی و هەندێک لە حیزبە سیاسەکانی تر پێیان وایە بارزانی و پارتی لەبەر چەند هۆکارێک لە ئێستادا داوای ڕایگەل و گەڕانەوە بۆ گەل دەکەن. یەکەم، بارزانی دەزانێت لە ئێستادا لە هەرێمی کوردستان ناتوانرێت ڕاپرسی ئەنجام بدرێت و ڕایگەل وەربگیرێت، بۆیە دەست بەردار نەبوونی بارزانی لە پۆستەکەی وا پێویست دەکات کە 2 ساڵی تری بۆ تازە بکرێتەوە تا ئەو کاتی دەتوانرێت ڕای خەڵکی وەربگیرێت. دووهەم، پارتی و بارزانی لە ئێستادا هیچ ڕێگەیەکیان نەماوە بۆ درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی بارزانی، بۆیە دەیانەوێت بە هەر ڕێگایەک بێت ئەم بابەتە دوا بکەوێت و لە ئێستادا بڕیاری لەبارەوە نەدرێت. ئەگەرنا بە قسەی ڕکابەرانی پارتی، ئەگەر بەرزانی هاوشێوەی سی حوزەیرانی 2013 بیتوانایە لە ڕێی پەرلەمانەوە ویلایەتەکەی بۆ درێژ بکرێتەوە، ئەوە باسی گەڕانەوەی بۆ ڕای خەڵک نەدەکرد. خاڵی سێهەم، ڕکابەرانی پارتی و بارزانی پێیان وایە جگە لە 2 خاڵی سەرەوە ئەوە پارتی پێی وایە لەبەر نزیکبوونەوەی گۆڕان و یەکێتی ئەوە بۆ پارتی گەرانتی نییە بارزانی بکرێتەوە بە سەرۆک. بە وتەی ڕکابەرانی پارتی ئەوە پێدەچێت پارتی بتوانێت لە کۆی 2 ملیۆن دەنگدەر تەزویر بکات، بەڵام لە نێو 100 پەرلەمانتاردا تەزویر ئاستەمە. چوارهەم، پارتی و بارزانی دەزانن کە ئێستا بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 و هەروەها یاساکەی سی حوزەیرانی ساڵی 2013 بۆی نییە ببێتەوە با سەرۆک و خۆی کاندید بکات، بۆیە دەیەوێت پەنابەرێت بۆ باسی وەرگرتنی ڕای خەڵکی تاوەکو کاتی زیاتری دەست بکەوێت و لە ماوەیەدا ڕاپرسی لەسەر دەستور بکرێت و پەسەند بکرێت کە بەپێی ڕەژنووسا کۆنەکەی دەستور پاش پەسەندکردنی دەستور بارزانی بۆی هەیە 2 خولی تر سەرۆک بێت. بەمەش بارزانی ئەگەر لە ئێستادا چاوەڕوانی ڕاپرسی بکات کە ڕەنگە 2 ساڵی تری بوێت، ئەوە دواتر 8 ساڵی تر سەرۆک دەبێت. بەپێی ئەم ئەگەرانش بارزانی تا ساڵی 2025 لە پۆستی سەرۆکی هەرێمدا دەمێنێتەوە. هەموو ئەم بابەتانە و زۆرێک لە تۆمەتەکان لە نێو حیزب و لایەنە سیاسەکاندا ئاڵ و گۆڕ دەکرێت، بەڵام تا ئێستا دیار نییە ئەم باسە بەچی دەکات و چۆن یەکلایی دەبێتەوە. بەتایبەت دوایەوەی پارتی و بە هاوڕایی یەکگرتووی ئیسلامی پێیان باش نییە ئەم پرسە لە پەرلەمانەوە یەکلایی ببێتەوە و تەنانەت هەندێک لە بەرپرسانی پارتی بە ئاشکرا دەڵێن پەرلەمان شەرعیەتی نەماوە و لایەنەکانی تریش دەڵێن ئەوە پەرلەمانە کە شەرعیەتی ماوە و
تەنها دامەزراوەیە لە سێ سەرۆکایەتێکە کە بەدەست پارتیەوە نییە، بۆیە پارتی دەڵێت شەرعیەتی نییە. بەڵام پارتی دیموکراتی کوردستان پێی وایە کە لە ئێستادا کوردستان لە جەنگدایە دژی داعش و بارزانیش سەرکردایەتی ئەو جەنگە دەکات و لە ئێستادا کات لەبار نییە بۆ دانانی سەرۆکێکی نوێ، بۆیە پێویستە بارزانی لە پۆستەکەیدا بمێنێتەوە.